هالاند ئەو یاریزانەی بە پتەوی لاشەی بەناوبانگە و بووەتە کێشە بۆ بەرگریکارانی تۆپی پێ سیستمێکی خۆراکی تایبەت بەخۆی پەیڕەو دەکات. ئێرلینگ هالاندی نەرویجی و یاریزانی یانی مانچستەر سیتی تەنیا بە توانە زۆرەکەی بۆ گۆڵکردن و لاشە بەهێزەکەی هەمووانی سەرسام نەکردووە، بەڵکو شێواز و سیستمێکی تایبەتی خواردن پەیڕەو دەکات کە تایبەتە بەخۆی و هۆکارێکە بۆ لاشە بتەوەکەی. پێشتر لە ساڵی 2022 ڕۆژنامەکان باسییان لەوە کردبوو لەو کاتەوەی ئێرلینگ پەیوەندی بە مانچستەر سیتیەوە کردووە سیستمێکی تایبەت بۆ خواردن پەیڕەو دەکات کە بریتیە لە 6,000 کالۆری ڕۆژانە کە بەراورد بە یاریزانێکی ئاسایی زۆر زیاترە. لە دیارترین ئەو خواردنانەی هالاند بە بەردەوامی دەیخوات جگەر و دڵی مانگایە کە دەوڵەمەندن بە پرۆتین و ئاسن و یاریزانەکە هەموو خواردنێک ناخوات بە تایبەت خواردنە سونەتیەکان و ئەو ئاوەشی کە دەیخواتەوە ئاوێکی فلتەر کراوە. یەکێکی تر لە خواردنە گرنگەکانی ئەستێرەکە خواردنی ماسی سەلەمۆنی نەرویجیە کە زۆر کات پاژیارەکان دەیخوا و وزەیەکی زۆری لێوەردەگرێت و یارمەتیدەرێکی باشی هالاندا. شیری تازە کە ڕاستەوخۆ لە مانگاوە دەردەهێنرێت لەگەڵ خواردنی میوە و ئاوی میوەی تەندروست دوو خواردن و خواردنەوەی گرنگی ترن لە سیستمی خواردنی ئەستێرە نەرویجەکە و یاریزانەکە پشت بە مەساج و چوونە ناو سەهۆڵی زۆریش دەبەستێت بۆ پارێزگاری لە پتەوی لاشەی و هێشتنەوەی بەڕێکوپێکی. ئێرلینگ هالاند باڵای 195 سانتیمەترە و کێشی بەنزیکەی 88 کیلۆیە. ئەوەش لەگەڵ سیستمە خۆراکی تایبەتمەندەکەی یارمەتیدەرێکی باشی یاریزانەکەیە بۆ ئەوەی لاشەیەکی پتەوی هەبێت.